ئێمە وەک واژۆکەرانی ئەم بەیاننامەیە بە پێویستی دەزانین سەرنجی هەموو ڕایەک بۆ ئەم چەند خاڵی خواڵەوە ڕابکێشین. یەکەم، پەلامار و داگیرکاری تورکیا بۆ سەر خاکی هەرێمی کوردستان پێشێلکردنی یاسای مرۆیی نێودەوڵەتی و دەستدرێژیە بۆ سەر خاکی هەرێم و عێراق و پێچەوانی گشت یاسا کارپێکراوە نێودەوڵەتەکان و پرەنسیپی دراوسێتی باشە و هێرش و داگیرکاریەکە لەسەر خاکی وڵاتێکی تر بەڕێواچێ. دووهەم، ئەم پەلامارێکی داگیرکەرانەیە بۆ سەر خاکی هەرێمی کوردستان و بەتوندی ئیدانی دەکەین. پێشمان وایە مەترسیەکی جددیە لەسەر سەقامگیری سیاسی و پێگە و ئایندەی هەرێمی کوردستان و بوونی هێزێکی سەربازی گەورەی وڵاتێکی بێگانە و بنکە و بالەگەکانی سەرچاوەی مەترسی ڕاستەقینەن بۆ ئێستا و ئایندەی هەرێم. سێەم، دامەزراوە سیاسەکانی هەرێم و عێراق، دامەزراوە نێودەوڵەتەکان، کۆمەلگای نێودەوڵەتی، پارت و کەسایەتیە سیاسیەکان، کۆمەلگای مەدەنی ڕۆشنبیران و ئەکادیمیان، گشت جوون و تۆشە کۆمەڵایەتیەکان هەر مرۆڤێکی ئازادی خواست. دەبێت بە کۆتایی هێنان بەم داگیرکاری و پەلامارە ناڕەوایی کەمایی زیاتربوونی قوربانیەکان و وێرانبوونی خاک و ئابووری ئەم وڵاتەیە و مەترسیەکی جددیە لەسەر ئایندەی هەرێمی کوردستان بە ئەرکی سەرشانی خۆیان هەستن. چوارهەم، دەوڵەتی تورکیا لە جیاتی پەلاماردان و داگیرکاری سەربازی و درێژەدان بە توند و دوژی دەبێت دەرگای گفتوگۆ بۆ چارەسەری کێشەی کورد لە تورکیا بکاتەوە و بە شێوەیەکی ئاشتیانە و بە پشتبەستن بە ڕێکارە دیموکراسیەکان کێشەی کورد چارەسەر بکات کە ئەمەیە ڕێگای ڕاستەقینەی خزمەت بە ئاشتی و براتی گەلان و پێکەوە ژیان. ئیمزاکان 891 ئیمزایە کە دواتر بۆ میدیاکان ناوەکان و ئیمزاکان ئاشکراکەین.